تا ئێستا پێکوتەی کۆرۆنا بە سەرجەم جۆرەکانیەوە نەبووە بە خواستی سەرجەم هاوڵاتیان و کە من ئەوانەی بەبێ پێویستی خۆیان دەکوتن. وەزارەتی تەندروستی باوەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی بڕیاریان داوە 4 بنکەی نوێ تایبەت بە وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا بۆ مامۆستایان و فەرمانبەران بکاتەوە تا لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەبێ گرفت و ترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. لێرە و لەوێ باس لەوە دەکرێت و پرسیار لەوە دەکرێت و گومان لەوە دەکرێت کە ئەوی ڤاکسین لە خۆی دەدا سەلامەتە یاخود دووبارە توش نابێتەوە. سەرچاوە زانستیەکان، جیهانیەکان، پسپۆرە زانکان هەموو باز لەوە دەکەن کە ئەگەر ئەو کەسە جارێکیکە توش بێتەوە لە دوای لەدانی ڤاکسینەکە هیچی نەکە لەگەڵ یا بەلانی کەمەوە لە مەترسی ڕزگاری دەکا و ناهێڵێ ئەگەم جارە تووشیشی بێتەوە بە شێوازێکی مەترسیدار و ترسی لە دەستدانی گیانی هەوڵاتیانە هەبێ. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت بەدەمەوە هاتنی مامۆستایان بۆ پێکوتەی کۆرۆنا زۆر لاوازە. بە جۆرێک لە 50,000 مامۆستا و فەرمانبەر تەنها 4,000یان پێکوتەی کۆرۆنایان وەرگرتووە. وەداخەوە بە پێ و داتانی لای ئێمەیە لە 50,143 فەرمانبەر و مامۆستا تا ئێستا نزیکی 4,000 خۆی ڤاکسینی وەرگرتووە کە ئەمە بۆ کردنەوەی دەوام خەتەریاتێکە و جارێکتر کوردەواریەڵێ ڕیسەکەبانەکاتەوە بە خوری و خۆشتانزان پرۆسی پەروەردە زۆر گرنگە. لەبەرەوە بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بە سوپاسەوە هاوکارمان بن لە ناو پارێزگای سلێمانیا 4 بنکە کراوەتەوە تایبەت بە سنووری پەروەردەی ڕۆژاوە ڕۆژهەڵات. هیوادارم مامۆستایان ئیتر لەمڕۆوە کە بنکەکان کراوەتەوە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە بێن لە پێناو سەلامەتی پرۆسی پەروەرداوە هەم گیانی هاوڵاتیان و کەسوکاریان. ڕۆژانە لە سلێمانی 1500 کەس پێکوتەی کۆرۆنا وەردەگرێت و تا ئێستاش نزیکەی 190,000 کەس پێکوتەکەی وەرگرتووە. هەرچەندە تا ئێستا هیچ زۆر لێکردنێک نەبووە بۆ وەرگرتنی پێکوتەکە، بەڵام ناڕاستەخۆ ئەوە بەدی دەکرێت. بەتایبەت پێشبینی ئەوە کراوە سەفەرکردن لە فڕۆکەخانەکان و وەرگرتنی موچەی فەرمانبەران و فەرمانگەکانی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان مەرجی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنا بکرێت بە فاکتەری سەرەکی و هەر کەسێک پێناسی پێکوتەکەی نەبێت ڕەنگە دوجار کارەکەی بۆ ڕایی نەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.